ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، قورئانی پڕبەرەکەت و بەخشش شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ سەرجەم مرۆڤایەتی تا قیامەت. پەیامی هەموو پێغەمبەران سەلامی خوا لە هەمویان بێ، لەگەڵ پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم. هەموو پەیامی پەروەردگار لە ئەوەڵەوە تا کۆتایی لەم قورئانە پڕبەرەکەتەدا کۆبۆتەوە. ئەم قورئانە خوای پەروەردگار لە سوورەتی صاد ئاەتی 29 دا دەفەرمێ لەبارەیەوە: كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. أم قرآن كتابك أي محمد صلى الله عليه وسلم نردومانەتە خوارەوە و دابان بەزاندۆتەوە سەر تۆ بۆ ئەوەی تۆش بیگەیەنی بە تاکی مرۆڤایەتی تا قیامەت. ئەم قورئانە خوا وەصفی دەکا و دەفەرمێ مبارەکون، بەڕاستی پڕ بە بەرەکەتە. مبارەک واتە بەپیتە. ئەم قورئانە ئەوەندە بەپیتە هەتا ڕۆژی قیامەت هەموو زانایان و توێژەران لە هەموو بوارە زانستیەکاندا، لە هەموو بوارە کۆمەڵایەتی و خێزانیەکاندا لێی بکۆڵنەوەشتی لە دەردێنن. ئەوەندە پڕ بەرەکەتە، هەرگیز بەرەکەتەکەی کۆتایی پێ نایە. وەیە دەبینی بە سەدان تەفسیری قورئان هەیە، هەر یەکە تام و چێژی خۆی هەیە. دواتر ئێستاش خەڵک پەیدا دەبێ و دوای ئێمەش و تا قیامەتیش ڕۆژانە تەفسیری قورئان دەکا، هەر یەکە بەهرەی خۆی لێ وەردەگرێ. ئەم کتێبە لەم قەبارە بچووکەدا کەلامی ڕەب العالەمینە خوا دەفەرمێ مبارەکن، دڵنیابن ئەوەندە بەرەکەتدارە، هەرگیز خێر و فەڕ و بەرەکەتی تەواو نابێ. بۆیەم ناردووە بیخوێننەوە، بەس تەنها بیخوێنینەوە نەخێر. لیەدەبەڕوا ئایاته، ئەنجا دیقەت بدەن، ئایاته نەک سوورەته، نەک سووەریه، نەک سوورەتەکانی، یەک بەیەکی ئایەتەکانی دەبێت لێی ورد ببنەوە، بە جوانی تەماشای بکەن، بیری لێ بکەنەوە، شتی لێ وەرگرن. وەلیەتەذەکەڕ ئولو الئەلباب، ئەوانەی کە بەڕاستی ژیر و عاقڵن بیکەن بە بەرنامەی ژیانیان. کەواتە یەکەم جار القراءة، التدبر، الاتعاظ. ئەم قورئانە دەبێ بیخوێنینەوە. بەڕاستی فێربوونی قورئان و خوێندنەوەی قورئان پێویستە لەسەر شانی یەک بەیەکی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. چەند جوانە ئەو دەورانەی کە دەکرێنەوە، وەڵڵاهی ئەم کوردستانە ئینسان دڵی پێی خۆش دەبێت لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتیانەدا کاتێک کە دەبینێ ناو یاریگاکان، ناو پارکەکان، ناو مزگەوتەکان، ناو سەنتەرەکانی فێربوونی قورئان، حەمد و سەنا بۆ خوا، هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا، نێر و مێ، گەورە و بچووک، هەموو تەوژمێکی سیاسی و بیرکردنە جیاوازەکان لە ژێر سایەی قورئاندا کۆ دەبنەوە. لەبەری دەکەن بە تەفسیرەوە، مانای دەکەن، خەڵات دەکرێن، پێشبڕکەی بۆ دەکەن. بەڕاستی ئینسان دڵی دەکرێتەوە خوا نمونەیان زیادکە. بەڵام هەر خوێندنەوەکەی بەس نییە، چونکە خوا فەرمووی دوای خوێندنەوەی وەلیەتەدەبەڕوا ئایاته، ئایەت بە ئایەت دەبێت لەسەری بوەستی، بیری لێ بکەیەوە، تێیدا قوڵ ببیەوە،